من فریشتە ئەحمەدیم خەڵکی شاری جوانڕۆ لە مناڵیەوە حەز و زەوقی فرم بۆ کارێلی دەستی و هونەری بووە لە ئێوەوە عەلاقەی فرم و تەبیعەت و کانیا و چەمە هەست سا یەکەم لە کارەکانما لە وەسایلێکی لە تەبیعەتە گیرێ مەخسووسن لە کاری وشتە ئیستفادە بکەم دیەکانی دەوروبەری جوانڕۆ ئەگەڕێم و لە ئەوێ لە ناوی کانیەکانە ئەگەڕم بە شوێنی گوێچکە ماسی و بەردا شتێلێک کە بتوانم لێ ئیستفادە بکەم بۆ کارە هونەریەکانم لەوانە کەڵک وەرەگرم. بەخاتری ئەوە عەلاقە و زەوقی فرەکە هەستم بۆ تەبیعەت لە ئەو مەوادی تەبیعیە وەکو بەرد و گوێچکە ماسیە کە لە ئاوەی گرم من بە شیوەیەکی تر لە کارەکانما بەهرەی لێئەورم و ئەو وەسایلە کە لێی دروستەکەم و لەو مەوادەیەک بۆ کارەوەم لە ناویانە لە ماڵەکانی چا تەبیعەت وە سوورەتێتر نمود پێیاکا و خۆی نیشانەدات. دووشتی فرە مهم لای من زەمان و تەبیعەتە بۆیە من سا یەکەم لە کارەکانما لەو دوو مەوردە کەڵک وەرگرم و هاتووم سەعات دروستەکەم شتێککە هەم زەمانەکە کە بۆ من مهمە نیشانی ئەدا و دوای ئەوی چە مەوادی ئیستفادەکەم وەکو بەرد و گوێچکە ماسی لە ئەو کارەکانما کە باز عەلاقەم بە تەبیعەت نیشان بدا. لە ئەوێ وا خۆم حەز و زەوقێکی فرەم هەست بۆم کارێلی هونەریە و لەم کارێلی هونەریە ئیستفادەکەم و دەرامەدێک و داهاتێکی هەست بۆم حەزەکەم کەسانێک تریش فێرکەم و ئەو هونەرەیان پێ ئامۆزش بدەم کە ئەوانش بتوانن چێژی لە وەرگرن و ژیانی خۆیانی پێدابین بکەن. ئەو جۆرە کە ئەزانن لە ژیانمانە کات و زەمان مهمترین شتێکن کە ئێمە لە ژیانمانە هەستمان بۆیە لەم زەمینەوە من عەلاقەی خاسمس بە دروستکردنی ساعەت کە خۆتان نەزانن تەنیا شتێکە کە بە دروستی زەمان و کات و ئەو شتێکە ئەرزشمەندە بۆ ئێمە نیشانیەدات. ئەم وەسیلە ڕزین کە کاری پێەکەین لە ئەوێ وا مادەی شیمیاییە بۆ کارکردنتێکی حتمەنشێ لە دەستکێش استفادە بکەین لە هەردوو دەستانە يعني فقط یەک دەست نییە. ئەمە بۆ شنەکەمانە وتم ئەنوای شنمان هەست کە ئیسە من چەند نمونەی نیشانی ئێوە ئەدام تەماشا بکەن ئەکرێ ئەم شنە تیرە بێ ئەم شنە تیرە بۆیە ئێخەینە ئێرە چەسپەندگی پەیاکات بۆ بچەسپێ و بەیسی کارەکەمان وتم لە هەر وەسیلەیەتوانن استفادە بکەن بۆ هەمزەدەن یا پلاسیکی یا چێوی.
ساعت ئەو جۆرە کە ئەزانین زەمان و وەختمان بۆ نیشانەدات و من بۆیە لە زەمینەی ساعات و فرێتر کارەکەم و ساعتهای فرێ بە شیوەهای متەنەوە دروستەکەم کە ئەو ئەهەمیەتی زەمان بە مردم نیشان بدات چون هەرو جۆرەی کە ئەزانین ئەمر کۆتاس و تا ئەتوانین ئەشێ لە لەحزا زندەی بکەین و لەزەت بووین لەو زەمان و البان.